وشکە ساڵی و نەبوونی لە وەرگا ئاژەڵدارەکانی گەرمیانی ناچار کردووە بەدەیان کیلۆمەتر ببڕن و لە گەرمیانەوە بۆ کوێستان کۆچ بکەن. ئاژەڵدارەکان لە گەرمیانەوە هاتوون و لە ناوچەی پێنجوێن خێوەتیان هەڵداوە و بە درێژایی 5 مانگ دەمێننەوە بۆ لەوەڕاندنی ئاژەڵەکانیان. قەتوەکو خۆم لە شوێنی خۆم نەڕۆشتوم بۆ گەرمیانە کوێستان لەبەر ڕوا بووە ئیمساڵ بە بەنێبی ئاوی بێ لەوەڕیوە لە سیانزەی چوارەوە هاتوین بۆیرە لە سیانزەی چوارەوە هاتین بەخوا لەوەڕمان نەبوو ئاومان نەماوە تر هاتین بۆیرە ئەم لادێمان گرتەوە و هاتین بۆیرە دووڕانین. ئاژەڵدارەکانی گەرمیان لە ناوچەی پێنجوێن زەوی و زار و لە وەرگایەن بۆ ئاژەڵەکانیان بەکرێ گرتووە و لە سەرەتای وەرزی هاوینەوە تا وەرزی پاییز لێرە دەمێننەوە. بەهۆی وشکە ساڵی وێ هاتوین بۆیرە بەهار لە مانگی چوار و هاتوین لە هەفتەی چوار و هاتوین ئێمە لە ئێرەین بەهۆی وشکە ساڵی و هاتوین لای خۆمان وەکو پێویست حکوومەت هاوکاریمان ناکە ئەوە چەند ساڵە ئێمە لە لایەنی حکوومەتەوە نە سرنجێ دەرمان نا دەرزیەک نا غەرامێک ئاڵفی ئاژەڵیان پێ نەداینێمە ئیتر بەهۆی ئەو وشکە ساڵی و بێلەوە ڕێوە مەجبورین سەر بێنە بەر و بێن بۆی رایمەش لێرە تێن بۆ لای پیاوێکی وەکو جەنابتان پرسیان پێین و جێمانەکەن و لێرە دانیشین هەتا پاییز. لە چاو لای خۆمانە زۆر باش وەکو ساڵان نییە ئیرێش وەکو ساڵان نییە بەستر سەیرەکەم زەرعاتانە ساڵان هەر مەرەخەز عیبنێ بە خۆڕایاندا پێویستە هەر هەمووی ئەزان وەزعەکە وایە سێ ساڵان ئەم ئاوایە ئێمەیتیا بۆ بە 2 ملیۆن بە ملیۆن فرۆشە ئیمساڵ بە 4 ملیۆن دایان تێمە ئەم زەرعاتانە ساڵان بەلاش بوو بە بەلاشیانە پێ بۆ مەڕەکە ئیسا هەر پەڵێ زەرعات بە گێسکێ دەنێ وای هەیە زۆر بە پارە دەنێ سە پەڵە زەرعاتی وایە بەخوا داوای 500,000 پێەکە ئەزانێ وەزعەکە وایە. ئاژەڵدارەکان کە وشکە ساڵی و نەبوونی لە وەرگا ناچاری کردوون بۆ ماوەی 5 مانگ دوور لە ماڵ و مناڵیان و بە دیار ئاژەڵەکانیانەوە بمێننەوە تەنها ئومێدیان وەرزی زستان و بارانبارینە تا بگەڕێنەوە زێدی خۆیان. بیرەوەری من ئەم ماڵانە هەر هاتوون بۆ منتیقی ئێمە زۆر یارمەتیمان داون ئەیسەکانە لەوانەیە بڵێم ئەم منتیقی ئێمە 6 ماڵی زیاتر تیابێ هەر بۆ هەموو منتیقەکە لەوەڕی ئێرەش جیاوازە لەگەڵ گەرمیانە ئێرەش کوێستانە فەرقی زۆرە لەگەڵ گەرمیانە لێرە لە وەڕەکەی زیاترە مێنێتەوە ئەم زەرعاتۆشتەی شەیە ئەم زەرعاتش هەزوو بۆوان زۆر شتێکی باشە. کۆچی ئاژەڵدارەکان لە گەرمیانەوە بۆ کوێستان لە مێژەوە هەیە بەڵام لەم ساڵانەی دواییدا کۆچەکە زیاتر بووە. هۆکارەکەشی وشکە ساڵیە و تەنها زستانێکی تەڕ و باراناوی لەم کۆچە ڕایان دەگرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پێنجوێن.